بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. براني بريز خوش حالم كلا درسيكي نوي بخزمتان دقمو ولا شرح متني عقيدة طحاوي. خواهي قوري تبارك وتعالى بقوري عظمتي خوي أو درسانا ما مكات مجلسي ذكر وترازوي حسنات معني بي قرسكا، وخواي پروردگار تبارك وتعالى بقوري عظمتي خوي لديني خوي حالي مانكا بمسلماني بمان جيني بمسلماني بمان مريني بمسلماني زندي ما مكاتو إن شاء الله تعالى. لا درسي رابردو باسي قدر مان كرت. شيخ طحاوي رحمتي خواي لبي بردوامة لسر الروم كرنوا بو برچاوڕوونی ئێمە دەربارەی قەدەر کە چۆن هەڵسوکەوت و معاملە لەگەڵ ئەو بابەتە بکەین، چونکە قەدەر بابەتێکی هەستیارە و سنووری قسەلێکردنی دیارە، یعنی سنووری قسەلێکردن و ئاشنابوونی مەحدودە، وەکو بابەتەکانی دیکە نییە کە تەحلیلات و تەویلات و ئەو بەزم و ڕەزمە هەڵبگرێتن. لبرو دفرمي وأصل القدر سر الله تعالى في خلقه. وأصل القدر سر الله تعالى في خلقه. ضل أصل قدر سر خواي پروردگار تبارك وتعالى لناو مخلوقات خوي. يعني بابتك نيكا كسي لي آقادار كرد بيتوا. بابتك نيكا كسي لي آقادار كرد بيتوا. هنديك حكمت هن لا ناو مخلوقات دا كس نازانيت. لبروج دا فرمي لم يطلع على ذلك ملك مقرب ولا نبي مرسل. كواتا اوانيك خواي پروردگار سري قدري خوي نملايكة نزيك كان لي آقادارنو بي وآشنانو وحكمتي اوشتانيك خواي قورا ڕۆژانە دەبینی کە دروست دەبن و ڕوودەدەن، حکمەتەکەی نازانن، بەس نەتیجەکەی دەبینن، بەرهەمەکەی دەبینن، نە پێغەمبەرەکانیش عەلەیهیمو سەڵات وسەلام. کەواتە ئەوانەی کە دوونی پێغەمبەران و مەلایکەتانن بەلاش سەری خۆیان دێشینن، دەو لە شتێک دەکوتن، خۆ بە شتێکەوە ماندوو دەکەن کە دەزانن نەتیجەکەی هیچ دەردەچێتن، کە ئێستا دەینە سەری. لەبەرەوەی برا بەڕێزەکانی خۆم، کاتێکە ئەگەر دیقەتان لێکرد بیتن لە سەرەتای سوورەتی ئەلبەقەرە دا، کاتێک کە خوای پەروەردگار تەبارەک وتەعالا دەفەرمێ ئینی جاعیل فی الأرض خەلیفە، مەلایکەت چ دەکەن؟ ئەتەجعل فیها من یفسد فیها ویسفک الدماء ونحن نسبح بحمدک ونقدس لك. دوایە کە خوای پەروەردگار تەبارەک وتەعالا هەندێک لەو شتانەی کە حکمەتی دروستکردنی ئادەم عەلەیهی سەڵات وسەلام پیشانی مەلایکەتانی دەدا کە مەلایکەت پێی و ئاشنانین و شارەزانین، چ دەڵێن؟ سبحانەکە لا عیلمە لەنا ئیلا ما عەلەمتەنا. کەواتە برا بەڕێزەکانی خۆم، خوای پەروەردگار تەبارەک وتەعالا چوارچێوەی ئەو زانیاری و عیلم و زانستەی کە ئینسان پێی دەگا کە مەلایکەت پێی دەگا ڕەسمی کردووە، دیاری کردووە. چوارچێوەی علم و زانستی مەلایکەتان ئەوەندەیە، لەوەندەی دەرناچن، خۆلەدار و بەردەن زیاتر ناتوانن وەریگرن. ئینسانیش چوارچێوەی علم و زانست و معریفەتی ئەوەندەیە، هەرچی بکە 1001 شەهادە بێنیتەوە لە سڕی ڕوح تێناگاتن. ببێتە پرۆفیسۆر و سەروی پرۆفیسۆریش چی دیکەیە، لە سڕی غەیب تێناگات، لە سڕی قەدەر تێناگاتن. کەواتە بەلاش خۆماندوونەکەی باشە. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم، 'ئەو شتانەی کە بەوە نمونە کەمە دەڵێین
قەدەر یعنی تەقدیری خوای پەروەردگار بۆ شتەکان تەقدیری کردووە، بڕیاری لەسەر داوە. بۆ نمونە بۆ فڵان کەس لاوازە فڵان کەس قەڵەوە، بۆ فڵان کەس کورتە باڵایە فڵان کەس باڵا بەرزە، بۆ فڵان کەس دەوڵەمەندە فڵان کەس فەقیرە، بۆ فڵان کەس شێتە، وانە بۆ فڵان کەس مەسەلەن دەبینی جێلە. هەر یەکەی دەبینی خوای پەروەردگار خەڵکی وەکو یەک خەڵق نەکردووە. بۆ فڵان کەسی هیدایەت داوە فڵان کەسی هیدایەت نەداوە. سڕی ئەو شتانەی کە ئەو بڕیارانەی دەرکردوون ئەوە قەدەرەکەیە، ئەوە سڕی قەدەرەکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بۆ فڵان کەسی شێت کردووە ئەتۆ نازانی، ئەمن نازان بەس ئەو دەزانێ بۆ شێتی کردووە. ئەو سڕەی بە کەس نەگوتووە، نە بە مەلایکەتان نە بە پێغەمبەران، کەس نازانیت. بۆ فڵان کەس کورتە باڵایە قووەتی نییە، بۆ فڵان کەس بە قووەتە نازان، بۆ فڵان کەس کوێرە، فڵان کەس چاوی ساغەوە وەکو ئەثەرێک وەکو شتێکی ئەوە دەڵێن جارێ پێغەمبەرێکی خوا عەلەیهی سەڵات وسەلام بەلای کۆمەڵە منداڵێکدا تێدەپەڕێت. دەبینی منداڵەکان هەموو گەمە دەکەن، یاری دەکەن، دڵخۆشن. منداڵێکیش لەوێن دەرێدانیشتووە کوێرە، زۆری بەزەی پێدا دێتەوە. دوعا دەکە دەڵێ خوایە چاوی ئەو منداڵەش چاکەیەوە، با لەگەڵ ئەو منداڵانە بۆ خۆی. ئەمە دایمەن ئینسان دایمەن عاتیفە زاڵە بەسەرماندا، کە کەسێکی دەبینی مەسەلەن خاوەن پێداویستی تایبەتە، ئەتۆ سڕەکەی نازانی خوای گەورە بۆ وای لێ کردووە، بەس ئەو دەزانیت. دەڵێ خوای گەورە دوعای پێغەمبەری وەرگرت و عەلەیهی سەڵات وسەلام چاوی چاکردنەوە. دەڵێ هەر چاوی چابوونەوە تەماشای کەرە و پیرەمێرد لەوێن دەرێت چوو غار دەوت و منداڵی وەر بە سەری دەدونێ بەردانی تێگرین و پێش منداڵان کەت بەردی تێگرتون منداڵ تی خوایەوە چی خۆی لێ بکەیەوە. یعنی هەندێک شت هەیە برا بە ڕێزەکانی خۆ. ئەو سڕە توانای علمی ئێمە نەگەیشتۆتە ئەوەی کە ئەو ئاستەی کە سڕی قەدەری خوای پەروەردگار بزانین. لەبەرەوە خوای گەورە چ دەفەرمێ وەما ئوتیتم من العلم إلا قەلیلا. جا ئینسان برا بە ڕێزەکانی خۆ ئەگەر هەموو شتێکت زانی، ئەگەر هەموو شتێکت زانی، ئەها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات چ دەفەرمێ وەلەو كنت أعلم الغیب لاستەکثەرت من الخەیر. ئەو جاچی وەما مەسەنیە السوء. ها ئەدوینە ئاەتە ئەڵێن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ کە پێغەمبەر بە خەڵکی بڵێت ئەگەر ئەمن غەیب بزانم بۆ نمونە، یعنی باوەڕتان بێ سڕی غەیب یان قەدەری خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەو بوونەوەری بەڕێوە دەبات. ئەگەر ئەو خەڵکە هەموو غەیبەکانی لەبەر چاوبانە و سڕی قەدەری خوای گەورەی زانی با هەموو معامەلەک ڕادەوەستە. بۆ ئەتۆ بتزانی با پاش 2 ساڵی دیکە ئەو معامەلەی کە دەکەی چی لێ دێتن، قازاند و زەرەری خۆت لەبەر چاوان باە. بتزانی با مەسەلەن بۆ نمونە پارچە عەردێکی دەکڕی، پاشی 2 ساڵی دیکەی 10 دەفتەر دێنە سەرێ، وەنیا بەس خۆراتونی ئەوەکەی بزانی ئی دەشفرۆشیتن ئەویش ئازانیتن، ئەویش ئازانێ و عەرزەکە ئێستانە کە بە 2 دەفتەران دەفرۆشی پاشی 10 ساڵی دیکەیان 2 ساڵی دیکە 8 دەفتەری دێنە سەرێ، خۆلەدار و بەردەی ناداتێ، ئەداتێ ناداتێ، ئەچێ بازاڕی ئاردی دەکڕی، پێداویستی ماڵێ دەکڕی، کابرا ئازانێگە نەیفرۆشی هەفتەچی دیکە مانگەچی دیکە پارەی چاچی دێتە سەرێ قازانجێکە نایفرۆشی با خەڵک لە برسان بمریت، هەموو عەمەلە ڕادەوەستیت. لەبەرەوە برا بە ڕێزەکانی خۆم دەفەرمێ نە مەلایکەتە مقەڕەبینەکان کە لە خوای پەروەردگار جبریل و عەلەیهی سەڵام میکائیل و ئیسرافیل و مەلەک المەوت و
حملة العرش ئەوانە کەسیان ئەو سڕی غەیبی خوای پەروەردگار سڕی قەدەری خوای پەروەردگار نازانن و پێغەمبەرانیش عەلەیهیمو السەڵات وەسەلام. کەواتە ئێمە هەڵە دەکەین کە دەو لە شتێک بکوتین بە دوای علمێکدا بگەڕین کە خوای پەروەردگار حیجابێکی داناوە لە مابەینی ئەو عیلمە و لە مابەینی مەخلوقات. ئەو جا دەفەرمێ والتعمق والنظر في ذلك ذريعة الخذلان وسلم الحرمان ودرجة الطغيان. دەفەرمێ قوڵبوونەوە و بە دواداگەڕانی یان تەماشەکردن و سەعیکردن و وەکو بڵێ بە دوای مەسادردا بدەیت لەو کتابەی بۆ ئەو کتابەی بە دوای غەیبدا بگەڕێ یان بە دوای قەدەری خوای پەروەردگاردا بگەڕێ. دەفەرمێ چی؟ دەفەرمێ یەکەم بێبەشبوونە لە چی؟ بێبەشبوونە لەو سیڕاتە مستەقیمەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دایناوە. چونکە کابرا لاڕێ دەبیتن، تووشی خذلان دەبێ، تووشی گومڕایی دەبێ، بەدبەخت دەبێ. وسلم الحرمانی کو کابرا بڵێ بەسەر قادرمەیەکیدا بەسەر کەوی بگاتە هەدەف و ئامانجێک، بەڵام کە دەگاتێ وێندەرێ تەماشە دەکاتن وەکو بە دوای سەراب دابێتن. تینووە شوێنێک دەبێنێت تۆ زانی گۆمە ئاوێکە کە دەچیتێ وێندەرە زۆر ماندوو دەبێ لەم یەجیدهو شەیئا، هیچ شتێک تێدا نییە. ئەو جا دەفەرمێ وەدەڕەجەت الطوغیانی. ئەو سێ مستەڵەحە شەیخی تەحاوی ڕەحمەتی خوای لێ بێ تەقریبەن یەکشتن، بەڵام دائیمەن بۆچیە بۆ تەرتیبکردنی ئەو نەزمەیە کە دایناوە، ئەو مەتنەیە کە دایناوە. و وەکو بڵێ زێدەڕۆییەکە کە ئینسان لە سنووری خۆی، لە سنووری عەبدایەتی و بەندایەتی خۆی تێدەپەڕیتن، دەیوێتن کۆمەڵە شتێک بزانێتن کە خصوصیەتی خوای پەروەردگارە تەبارەک و تەعالا. لەبەرەوەش برا بەڕێزەکانی خۆم، مەسەلەی قەدەر وەکو گوتم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەیزانیوە، مەلایکەتان نەیانزانیوە. یعنی ئەو ڕۆکە بۆتە نییە، چونکە دوو پرسیار هەن. بۆ خوای گەورە فڵانی دەوڵەمەند کردو فڵان فەقیرە، بۆ دەوڵەمەند نەبووە. ئەو بۆ دەوڵەمەند نەبووە ئیشی من و تو نییە، ئەو دەزانێت بۆ دەوڵەمەندی نەکردووە. برا بەڕێزەکانی خۆم، هەندێک عەبد هەن خوا خۆشی دەوێن، ئازانی ئەو عەبدەی دەوڵەمەند کا موسڵمانێکی چاکە وەکو خەڵکی دیکەی دەوڵەمەند کاتن، ئەو تەقوا و دینداری و ئیلتیزامەی نامینیت. بۆ چونکە ئەلهاکم التەکاثور. ئەو جا دەست بە سەفەر و سەفرە و سیاحە و وەچ کابرای گۆتی کو تەشبیه نەبێ لە پەچی بەر ببێتن، هەموو دنیای ئەوە دەکاتن، هاگای لە دینداری و موسڵمانەتی و لە ئیلتیزامات و شتوانە نامێنێت. هەندێک نمونەی پیشانداوین لەو دنیای کە ئینسان ناکرێت مەسەلەن ناو بێنی. کۆمەڵە خەڵکێکی دەناسم زۆر مولتەزیم بوون، زۆر ئەهلی تەقوا و دین بوون کە فەقیر بوون، بەڵام کە دەوڵەمەند بوون ئێستا پێیان عەیبە سەلام لە موسڵمانانیش بکەن. بەڕاستی یعنی ئەسڵەن نەک هەر هاتوچۆی موسڵمانان ناکاتن. یعنی کە مەرحەباشی دەکەی ئەوەندە بە ساردی مەرحەبات وەردەگری بۆی جارێک دیکە مەرحەباشی نەکەی. دەتخوا ئینسان هەر فەقیرەکەوی باشتر نیە بۆی کە هەر نەبی لەگەڵ موسڵمانان و لەگەڵ تاعەت و عیبادەت و جاوەرن تەماشەکەن برا بەڕێزەکانی خۆم. تەماشەی سەفی مزگەوتەکانتان کەن لە نوێژی جەماعەت، لە نوێژی بەیانیان، نوێژی عیشایان، چەند ئەو خوا پێدا و دەوڵەمەندە زەبەلاحانە دەبینن کە لێوێن دەرێ چۆچیان دە قیبلەی کردبن و بە خشوع و خضوعەوە بەرامبەر بە ذاتی خوای پەروەردگار دانیش بن و دوعا بکەن و بپاڕێنەوە. ها بەخوا زۆر کەم. لەبەر هەندێک برا بەڕێزەکانی خۆم، ئەگەر تەماشەکەن خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەربارەی نیعمەتەکان چ دەفەرمێ؟ وەقەلیل من عیبادی الشەکوور. شکر بەرامبەر بەچێ؟ بەرامبەر بە نیعمەتانە. کەم وا دەبینی ئەو عەبدانەی من کە نیعمەتی خۆم بەسەردا باراندوون کە شکرانەی ئەو نیعمەتانە بکەن کە پێم داون. لەبەر هەندێک خوای پەروەردگار جاری وای ئینسان زۆر دوعا دەکات، زۆر دەپارێتەوە، خوای میش دەوڵەمەند کەی، خوای بم دەیە، خوای قووەتم دەیە، خوای دەسەڵاتم دەیە. چۆی ما ئیوامانەی پێی خۆشە بێتە سەرۆکی وڵات.
بەساخە کە دەبێت سەرۆکی وڵات غەریب ئەتوو بەرپرسیاریە ئەو هەموو خەڵک و ڕەش و ڕوت و ماڵ و منداڵ وەکو ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێت لە مەدینەی بووە دەفەرمێگە لە عێراقێ وڵاخێک ساتمەیەک ببە وڵاخێک هەڵدێرێتن خوای گەورە محاسەبەم دەکات دەڵێ عومەر ڕێت بۆ خۆش نەکرد ئەتۆ بەرپرسی موسڵمانان بووی طموحی چماندەوەیدایە جا لەبەرەوە دەفەرمێ فالحذر كل الحذر من ذلك نظرا وفكرا ووسوسة دەفەرمێ ئاگادارتان دەکەمەوە خوشیارتان دەکەمەوە حەزەرتان پێ دەدەم و ئاگادار بن لەوەی کە بە فکر و بیر و بۆچوون و فکر لێکردنەوە و وەسوەسە دڵتان دادروست بێ بەرامبەر بە قەدەری خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لەسەر چی وەکو گوتم لەسەرەوەی کە تو بێی بڵێ باشە بۆ خەڵک هەمووی وەکو یەک نییە بۆ خەڵک هەمووی دەوڵەمەند نییە بۆ خەڵک هەمووی هیدایەت نەدراوە بۆ خەڵک هەمووی باڵای وەکو یەک نییە بۆ خەڵک هەمووی بەقووەت نییە بۆ هەمووی بەنێر دروست نەکردوون بۆ هەمووی بەمێ دروست نەکردوون بۆ فڵان کەسە ئافرەتە نەبۆتە پیا ئەو پڵانە نەبۆتە ئەو پرسیارانە ئیشی منوتونی ئیشی منوت و تەسلیم بوونە برا بە ڕێزەکانی خۆم لەبەر هەندێش کە تەماشە دەکەی قەدەر لە ڕوکنەکانی ئیمان کەمترین قسەی لەسەر کراوە چونکە ئەو بابەتانە دەبێت بە بەڵگە قسەی لەسەر بکەی بەڵگەش غەیری قورئان و سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هیچ شتێکی دیکە بەڵگەنی بۆ ئەوشتانە چونکە غەیبە ئەو جا دەفەرمێ فإن الله تعالى طبعا وەسوەسەکە برا بە ڕێزەکانی خۆم بێم بۆ سەری شەیطان وەسوەسەت بۆ دروست دەکات يعني پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێ شەیطان دێتە لای یەکێکتان دەڵێ چێ ئەو شتە دروست کرد دەڵێ خوا ئەدی چێ ئەو شتە دروست کردو خوا ئەدی چێ ئەوەی دروست کردو خوا هەتا دەگاتە سەرەوەی دەڵێ چێ خوای دروست کردو مەعاذ الله دەڵێ کە گەیشتە سەرەوەی بڵێ نەعوذ بالله من الشەیطان الرەجیم واز بێنن لەو جۆرە فکر و تەسەور و ئەوانە بۆ چونکە خلقەتی ئێمە برا بە ڕێزەکانی خۆم دەرێک بە صیفاتی خوای پەروەردگار ناکاش چۆنیەتی حرەکەکردن و جێبەجێکردنی صیفاتی خوای پەروەردگار لە وجوددا ئێمە دەرێک بە چۆنیەتی هاتنە خوارەوەی خوای پەروەردگار ناکەین بۆ ئاسمانی دنیا دەرێک بە شێوازی پێکەنینی خوای پەروەردگار ناکەین دەرێک بە شێوازی تووڕەبوونی خوای پەروەردگار ناکەین بەڵام ئەو شتانە هەموو صیفەتی خوای پەروەردگار و هەینی دەرێک بە علمی خوای پەروەردگار ناکەین کە علمێکی قەدیم و ئەزەلی خۆی هەیە کە هەموو شتێک دەزانێتن بەڵام چۆنە ئەمە نازانین شێوازی ئیستیوای لەسەر عەرش چۆنیەتیەکەی ناکرێتن ئەمە وەچ کابرای گوتی بین تەجسیدی خوای پەروەردگار بکەین تەشبیهی کەین وەکو ئینسانێک وەکو هەڵسو کەوتوانێک هەر ناوەکان وەکو یەکن هەر عیلمەکە ئەوەی مەناوی عیلمە و ئەوەش ناوی عیلمە بەڵام ئەو عیلمەی خوای پەروەردگار لەکوێ و عیلمی مەخلوقات لەکوێ ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم ئاگامان لەوەی بێتن ئینسان دائیمەن ئەوانەی کە بە دوای وەکو بڵێ فەلسەفە و مەلسەفەیەکی وشک و ئەوەدا دەگەڕێن کەمتر دەگەڕێنەوە بۆ قورئان و سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تووشی ئەو نەخۆشیە دەبن و تووشی ئەو مناقەشە عەقیمە دەبن کە سەریان لە هیچەوە دەردەچێتن دەفەرمێ فإن الله تعالى طوى علم القدر عن أنامه کۆتایی هاتووە خوای گەورە علمی قەدەری چ کردووە تەوا یعنی کو کابرا تەشبیه نەبێ کتابێکی وێ بێ کتابەکەی پێکداداتەوە نیێڵی کەس تەماشەکات ئەو کتابی قەدەری پێکداداوەتەوە نایەڵی هیچ مەخلووقێک نە مەلایکەت نە پێغەمبەران نە خەڵکەکی دیکە کە گوتوت مەلایکەت و پێغەمبەران با پێویست ناکە باسی خەڵکی دیکە بکەیت قەپاتی کردو ئەو کتابە وەنەهاهم عن مەرامه وەنەهیشی لێکردوون کە پێی ناگەن بە دوای دامەگەڕێن خۆمان دوو مەکەن ئێستا جاری وایە دەڵێ کاکە خۆمان دی مەکەنە پرسیارێکە دەکەی دەڵێ خۆمان دوو مەکە نایزانی وەنەهیشی لێکردوین لەوەی کە ئەو بابەتە بابەتی من نییە کوردوەمە پیاوی ئەو مەیدانەی نین كما قال الله تعالى في كتابه لا يسأل عما يفعل وهم يسألون پرسیاری لێ ناکرێ ئەوەت بۆ کرد تو ئەو خوای پرسیاری لە ئێوە دەکەم ئەو
لۆ دوو ڕۆژان تو ڕۆژان خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەسەڵاتی مطلقیدا بە مەخلوقاتی خۆی لۆ مەوحکردنەوەی یەکدیکە کەس لەسەر ئەو زەویەی دەما ها کەس نامە ئەتۆ شەقێکی لێدابای لە زیاتی شەقێکی بیورێکت لێ دەدا ئەو لە زیاتی فیشەکێکی پێوە نابایە ئەرزێکی پێوە دەنا ئەو ڕقی لەو قەومەیە هەمووی لە بەین دەبردن ئیدی کە ڕقی لە قەوە هەمووی لە بەین دەبردن ئیدی کە مەسەلەن دەبینی زوڵمێکی کردووە زوڵم هەر زوڵمە کەسێک بیکا موسڵمان بێ و غەیری موسڵمانیش بێ زوڵمێکی کردووە دەبینی لەو لای ئەو بەدە قات زوڵمەکەی لێ دەکردەوە هەموو یەکتریان مەوح دەکردەوە بەس ئەو شانۆگەریەکە دنیاە خوای گەورە تەبارەک و تەعالا سەبری لەسەر هێبزان داخوا نەتیجەکەی دەگاتە چێن دەرێ تا زۆر جاری وام تو دەبینین مسلمانان زوڵمیان لێ دەکرێت ستەمیان لێ دەکرێت دەچەوسێندرێنەوە تیرۆر دەکرێن سجن دەکرێن بە ناحەق جا هەر لە سینەوە بینە تا دەچیە پاکستان و دەچیە میانمار و دەچیە هندستان و دەچیە ئەفغانستان و دەچیە وڵاتە عەرەبیان و دەچیە هەر شوێنێکی تەماشە دەکەی موسڵمان تێیدا مستەزعەفە بەڵام ئەگە بە دوعای من و تووبایە ئێستا نەدەبووە هەرچی کە باوەڕی بەخوای نیە لەسەر ئەو دنیای مابایە بەس ئەوە دەبێ نابێت دەبێ ئەو سیڕاعە بەردەوام بێت لەبەرەوە دەفەرمێ پرسیار لە خوا ناکرێ خوایە بۆ ئەوەت کرد ئەمن یەک کاتەکەمان نازانم ماوە یان نا یەک شتان بۆ دەجێڕمەوە ناوی کابرای نادەم لەوانەیە بۆی کە ئەوە بێتن ڕۆژێک حادیسەیەک بوو تقریباً 15-20 ساڵ پێشی ئێستانەکە لە سڕی قەدەری خوای پەروەردگار کابرا لە بەرچاوی خۆی خێزان و منداڵەکەی دەناو سیارەیدا دەناو سیارێکی دابوون سیارەکە ئاگری تێبەر بوو بەنزینیان بار کرده بوو سیارەکە بەنزین ئەو منداڵە و ئەو ئافرەتە هەردووک سووتان دێوێن دەرێ قەدەری خوای گەورە چوینە سەر خۆشیمان لێکردن ئەو کابرا زۆر ناشکر بوو زۆرم نسحەت کرد کاکە خوای گەورە زۆرتری لەکنە قەدەری خوایە جارێ پێویست ناکە هەر بۆ ئەو منداڵی هەر ئەوەش بی خوای گەورە تەقدیری وا کرد ئەوانە ئەو دنیای بەجێ بێڵن ئینسانی شەر ئەوەندەیە ڕوحی دەرچوودا بسووتێ غەرق بێ هەر ئەسڵەن ئەزیەت و ئازارت نابێ لە ئەگەر ئینسان ئەهلی ئیمان بێتن هەر ئەوەندەیە کە ڕوحەکە دەردەچێت ڕاستە شتێکی کارەساتێکی غەمبار و خەفەتبارە ئەو قسەی وای دەکردیانی هەموو سنوورێکی تێپەڕان بوو تم یەکتر دەبینینەوە خوای گەورە زۆرتری لەلایە لە بۆ تو قەدەری خوای گەورە پێشمەرگەی لایەنێکی بوو لە شەڕی ناوخۆ فیشەکێکیان لێدا لە حەبلی شەوچیاندا لە حەبلی شەوچیاندا لە پشتێ ئەو فیشەکە شەلەلعامی کرد نازانم داخۆ ئێستا ماوەیان ناکە قسەتان بۆ دەکەم ئێوە کابرا بمرێت چاکتریان ئاوا و چ کابرا گوتی ڕەزیل و ئەوە بێتن چوار یەک شوێنت ئیش نەکات کەواتە برا بە ڕێزەکانی خۆم خوای پەروەردگار تەبارەک و تەعالا پرسیاری لێ ناکرێ لەسەر ئەو شتانەی کە هەن فڵان کەس بۆ دۆڵەمەندە خوایە بۆ دۆڵەمەندت کردووە خوایە بۆ دایتە فڵانی نەدایتە من خوایە بۆ فڵان کەس نەخۆشەوە تێ هەیە هەر لەسەر جێیە بەس مهم و ئینسان عەبد بێ عەبدی چاک بێ بۆ خوای سوڵحاو بێ شێخ ئەحمەد یاسین هەزار ڕەحمەتی لێ بێ دەرەجەی عالی بێ لەگەڵ پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام خوای گەورە حەشر و حیسابی ئەویش و ئێمەش بکاتن بەس سەری ئیشە کرد خەریکەوەی نەبوو خوایە لۆ مڕقال و بەڵام بەس سەریش ئیشە کرد ئەو دەوڵەتی جوورەکەی دەزەواقە نابوو گرینگەوە ئینسان ئەو ئەوەندەی کە پێی داوی خوای پەروەردگار لە پێناو خوای گەورەی سەرفکەوە ئیشی پێ بکە ئەو ئیشی تو نییە خۆ هەتا ئێوارە بڵێ خوای لۆ ستۆرێکم وایە لێ کردی چ دەکەی چا دەبیەوە چا نابیەوە و هەر کەسێک کە ڕەدی ئەو شتانە بکاتەوە پێی کافر دەبێ باوەڕی پێی نەبێ پێی کافر دەبێت چکۆوە بەشێکە لە ڕوکنەکانی ئیمان و بابەتەکە هێشتانە کە ماویەتی بەڵام کاتەکەمان بەرەو کۆتایی دەڕواتن لە دەرسی داهاتوو هەڵوەستەیەکی دیکەی لەسەر دەکەین خوای گەورە تەبارەک و تەعالا عاقبەتمان خێر کاتن و سەربەرزی دنیا و قیامەتمان بکە والسلام عەلەیکم وڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه